هەموو ساڵێک کە نەورۆز دێ من خەمم لێ دێ چێ خەڵکانێک شتی سەیر و سەمەرە لەسەر نەورۆز کاوە زوحاک دەڵێن جابابەیە کۆ بزانین سەرچاوەکان چیمان پێڵێن نەورۆز لە کوێوە هاتووە بنەچەی ئەم جەژنە کوردیە چییە بە دڵنیایی سەرچاوەی دێرین لەسەر نەورۆز زۆرن ئێمە لەم ڤیدیۆ کورتەدا ناتوانین سەیری هەمووی بکەین بەڵام سەرچاوەیەکی دێرینی کوردی هەیە کە دەتوانێت زۆرتمان پێ بڵێ ئەم سەرچاوەیە لەلایەن زانایەکی کوردەوە نووسراوە کە خەڵکی شاری دینەوەرە لە نزیک کرماشان ئەبوو حەنیفەی دینەوەری نزیکی 1150 ساڵ لەمەوبەر مێژووی مرۆڤایەتی بە پێی تێگەیشتنی ئەو سەردەمە نووسیوەتەوە گرنگی ئەم سەرچاوە لەوەدایە ئەم پیاوە زانایە لە پەرتووشێکیشدا بە تایبەت مێژووی کوردی نووسیوەتەوە لەبەرەوە بۆ ئەم ڤیدیۆ کوردە ئێمە پەنا بۆ ئەم سەرچاوە دێرینە کوردیە دەبین دینەوەری باسی سەرەتای شارستانیەت دەکات ئەو دەڵێ یەکەم پاشا کە نەورۆزی کرد جەم کوڕی یەنجەهان کوڕی ئەرپەشاد کوڕی سام کوڕی نوح بوو ئەم ڕووداوە دوایی لافاوەکە و سەرەتای پەیدابوونی پادشایەتی ڕوویداوە ئەم چیرۆک و ئەفسانانە وەک خۆی لە تەوراتیشدا باس کراوە بەڵام ئەوەی گرنگە هەموو ئەم چیرۆکانە و تەواوی وردەکاریەکانی پێش ئەمان 5,000 ساڵ لەمەوبەر لەلایەن سۆمەریەکانەوە چیرۆکی لافاوەکە و پەیدابوونی پادشایەتی ئاماژەی پێکراوە دینەوەری جگە لەوەی کە جەژنەکە دەگەڕێنێتەوە بۆ پادشایەکی ئەفسانەی نیت بە ناوی جەمی کوڕی ئەنجەهانی کوڕی ئەرفەشاد کوڕی سامی کوڕی نوح لە هەمان کاتە ناوچەی جەژنەکە گەڕێنێتەوە بۆ سەر و مووسڵ واتە ڕێک کوردستان هەروەها نزیکی 400 ساڵ لەمەوبەر کاتێک کە گەڕۆکی تورک ئەولیا چەلەبیەتە کوردستان و سەبارەت کورد قسە دەکا ئەو باسی سەرەتای دروستبوونی زمانی کوردی دەکا ئەو دەیگەڕێنێتەوە بۆ هەمان ئەفسانەی لافاوەکە و چیرۆکی نوح و پەیدابوونی زاراوە کوردیەکان واتە ئەم چیرۆکە و پەیدابوونی زمانەکان و پادشایەتی لە چەندین سەرچاوەیە ئاماژەی پێکراوە و کورد بە چیرۆکی خۆی داینەوە لە جێڕانەوەی ئەفسانەکەدا دینەوەری ئاماژە بە جەنگی نێوان نەمرود و زوحاک دەکات واتە لای دینەوەری جەنگەکە لە نێوان کاوە زوحاکدا نییە بەڵکو لە نێوان نەمرود و زوحاکدایە تەنانەت دینەوەریەڵێ عەجەم نەمرودیان کردووە بە فەرەیدون واتە ناوە دێرینەکە نەمرود بووە سەرچاوە ئیسلامیەکانی دواتر بە هەندێک جیاوازیەوە ئەم چیرۆکە دەجێڕنەوە هەندێک جار نەمرود و ئیبراهیم لەگەڵ کاوەدا تێکەڵ دەکرێت بەڵام سەرچاوەکەی دینەوەری دێرینترە و دواتریش هەندێک سەرچاوە هەیە دێرینتر ئەوانەی دینەوەری دووپات دەکەنەوە چیرۆکی نەمرود و زوحاک کە دینەوەری ئاماژەی پێکا نزیکی 5,000 ساڵ لەمەوبەر لەلایەن سۆمەریەکانەوە تۆمار کراوە سۆمەریەکان ئاماژە بە جەنگی نێوان نینورتا و ئاساکو دەکەن ئەگەر سەیری ناوەکان بکەین ئاساکو دواتر بۆ بە زوحاک و نینورتاش دواتر بۆ بە نەمرود ئەم جەنگە لە نێوان دوو خوداوەندا بووە خوداوەندی گوتیەکان کە هەژدیها بوو و خوداوەندی سۆمەریەکان نینورتا کە مرۆڤێک بووە نوێنەراتی خەڵکی سۆمەری کردو ئەم دوو وێنەیە ڕێک ئەوەی لای ڕاستیان نینورتای و ئەوەی لای چەپ ئاساکە کە دواتر بووە بە ئەژدەهاک ئەوەی تریش دوایی بووە بە کاوە یا هەندێک جاریش بووە بە فەرەیدون ئەم دوو خوداوەندە لە سەردەمی سۆمەری و لە جەنگدا بوون دوایی لەگەڵ کاتدا چیرۆکەکە گۆڕاوە جەنگەکە بووە بە جەنگی نێوان
کاوە و زوحاک، بەڵام لە بنەچەدا هەبووکو لە وێنەکە دیارە ئەم دوو وێنەیە ئەی سەردەمی سۆمەرین گۆڕاون و لە سەردەمی ئاشووریشە ئەم چیرۆکە بەردەوام بووە. سۆمەری و گوتیەکان کوردی دەشت و کوردی چیان، ئەوان ململانێ لە نێوانیانە. سۆمەریەکان پشت و کاڵی و کوردی دەشت بوون، گوتیەکان زیاتر ئەسب سوار و شەڕکەر بوون و کوردی چیاکان بوون. ئەم ململانەیە لە چیرۆکی شەڕینیان خوداوەندەکانیشیا ڕەنگی هاتووە. ئازاک کە هەژدیها بووە خوداوەندی گوتیەکان بۆ و لای ئەوان پیرۆز بۆ نوێنەراتی ئەوانی کردووە. لە کاتێکدا نینۆرتا نوێنەراتی خەڵکی کشت و کاڵی کردووە. شەڕی ئەم دوو خوداوەندە نوێنەراتی دوو فەرهەنگی جیاوازی کردو و ململانەکەشیان ململانەی نێوان ئەم دوو خەڵکە بووە کە کوردی چیا و کوردی دەشت. سۆمەریەکان هەموو ساڵێ لە 21 مانگی سێدا ئاهەنگی سەری ساڵیان کردو. لەو ڕۆژەدا ئەوان جەژنیان دەگێڕا و بۆ ئەوان ڕۆژێکی گرنگ بووە. ئەم ڕۆژە پێی وتراوە زاگموک کە ڕێک مانای سەرساڵ دەدات کە ناوێکی تری نەورۆزە. ئەم ڕۆژ یەکێ لە ناوەکانی تری نەورۆز سەرساڵ یا سەری ساڵە. سەرساڵ لای سۆمەری لەبەرەوەی سەرەتای بەهار و سەرەتای ساڵ بۆ لای ئەوان گرنگیەکی ئاینی گەورەی هەبوو لای ئەوان. لەبەرەوە لەو ڕۆژەدا قوربانی گەورەیان کرد. یەکێ لەو قوربانیە قوربانی پادشا خۆی بوو، بەڵام پادشا ئامادە نەبوو خۆی بکاتە قوربانی بۆ خوداوەندەکان. لەبەرەوە لە بری پادشایەکی درۆینە یا پاشای گاڵتە دادەنرا و لە بری پاشا بۆ ماوەیەکی کوردە سەڵاتی پێدەدرا دوایی دەکرا بە قوربانی. ئەو کەسە زۆر جار کەسێکی تاوانبار یا کەسێ بوو کە کۆمەڵگە پێشتر ئامادە بوو لە نایبەرێ. دواتر ئەو کەسە لە ناو دەبرا و دەکرایە قوربانی بۆ خوداوەندەکان. لە ناو کوردەواریشدا ڕێو ڕسمی پاشای گاڵتە یا پاشای درۆینە بەردەوام بووە، بەس لە ژێر ناوێکی تردا. کورد پێی وتووە میر نەورۆزی. میر نەورۆزی ساڵانە لە ڕۆژی نەورۆزدا هەڵبژێراوە و ئەم دیاردەیە یاخود ئەم دابوونەریتە لە ناو کوردەواریدا تۆمار کراوە و لە چەندین شاردا ئاماژەی پێکراوە. لە ڕابردوودا لە زۆر شوێنی کوردستان ڕێو ڕسمی میر نەورۆزی گێڕاوە، بەڵام دوو وێنەمان هەیە لە شاری مەهاباد کە وردەکاری ئەو ڕێو ڕسمە دەخەنە ڕوو. لەم دوو وێنەدا دەردەکەوێت کە خەڵک لە شارەکانی کوردستاندا چۆن بایەخیان بەم ڕێو ڕسمە داوە. بەڵام جێڕانەوەیکی وردەکاریمان هەیە. سەبارەت ڕێو ڕسمەکە کە نزیکی زیاتر لە 100 ساڵ لەمەوە پێش لە شاری سلێمانیدا تۆمارکراوە. لە بەیانی ڕۆژی دیاریکراودا خەڵکی شاری سلێمانی شارەکە جێدەهێڵن و لە شوێنی ئاهەنگگێڕانەکە کۆ دەبنەوە. پاشا دەهێنرێتە سەرتەخت، دەست و پەیوەندەکان و پاسەوانەکان دەستنیشان دەکرێن. پاشا لەسەر پشتی گایەکدا دەنرێت و لەگەڵ دەست و پەیوەندەکانیدا بەناو ئاپۆڕەکەدا دەڕوات بەرەو ئەو شوێنەی کە ڕەشماڵە کاڵدراوە. لەوێ دیواندا دەمەزرێت و مەنجەڵی گەورە دەخرێتە سەر ئاگر. هەندێک کەس پێستوی مەڕ و مەزن بە خۆیاندا دەدەن و وەک لاساییکردنەوەی گیانداری ماڵی و بە درێژایی ڕێو ڕسمەکە بەو شێوەیە دەمێننەوە کە 3 ڕۆژ تەواو دەخایەنێت. خەڵک بە تەواوی گوێڕایەڵی سەرکردا یاخود پاشاکە دەبن، تەنانەت ئەو باجیش دەخاتە سەر خەڵک، جا ئەو کەسە لەوێ بێت یان لەوێ نەبێت. نازناوی پاشای دەمێنێتەوە هەتاوەکو جەژنێکی تری هاوشێوە دەگێڕن. نەورۆز لە سەرەتای دروستبوونیەوە تا ئەمڕۆ گۆڕانکاری زۆری بەسەرداهاتووە، بەڵام هەروەکو ڕوون کرایەوە ئەو شێوە سۆمەریەی لە زۆر شاری کوردستاندا لە ژێر ناوی میرۆزیدا گێڕاوە. ئەم جەژنە هێندە ڕەگی داکوتاوە لە ناو فەرهەنگی کوردیدا، تەنانەت چۆتە ناو بواری ئەستێرەناسی و ساڵنامەی کوردیشەوە. تەنانەت زانا عەلیشا بوخاری خوارزمی زیاتر لە 700 ساڵەمە بەر لە پەرتووکی ئەلئەشجار وەثیمار واتە درەختەکان و بەرەکان لە ساڵنامەکاندا لە شوێنێکدا دێتە سەر نەورۆزنامەی کوردی و وەک سەردێر بە ئەحکام نەورۆزنامەیە کوردی یاخود ڕێساکانی نەورۆزنامەی کوردی ئاماژەی پێدەکات کە ئەمە پیشانیە کە نەورۆز چەند بەشێکی گرنگی فەرهەنگی کوردی بووە.
هەر ڕێو ڕەسمی میر نەورۆزی نییە کە بە تەنها پەیوەندی و دێرینی ئەم جەژنە لە ناو کووردا دەخاتەڕەوە، بەڵکو یەکێک لە ئەفسانە گرنگەکان و دێرینەکان سەبارەت بە دروستبوونی نەتەوەی کورد لە نەورۆزدایە. کۆنترین دەقی کوردی کە ئاماژە بە ئەفسانەی زوحاک بکات شعرێکە لەلایەن پیاوێکی یارسانیە و نووسراوە بە ناوی شاوەسکولی. شاوەسکولی نزیکەی 600 ساڵ لەمەوە پێش لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە دامێنی چیای شاهۆ ئاماژە بەم ئەفسانەیە دەکات. کۆنترین ئاماژە بە شێوەی شعر بە نەورۆز لەلایەن کوردێکی یارسانیە و بە ناوی شاوەسکولی کە لە نزیکی ساڵی 1407 لە گوندی دەرزیانی شاهۆ لەدایک بووە، واتە نزیکی 600 ساڵەمەوە بەر. ئەم پیاوە بە هەورامێکی شیرین ئاماژە بە نەورۆز دەکات و دەڵێت ئەسلە مەنجە کورد، ئەسلە مەنجە کورد، بابۆم کوردەنان، ئەسلە مەنجە کورد، من ئەو شێرەنان چەنی دەستەی کورد، سلسلەی سپای زەحاک کردم مرد. واتە بنەچەی من کوردیە و بنەچەی من کوردیە و باو باپیرانیشم هەر کوردن. من ئەو شێرەم کە لەگەڵ دەستێ لە کوردانە زنجیرەی سوپای زوحاکمان ورد و خاش کرد. ئەمە پیشانیە نەورۆز چۆن بە هەموو شێوەک بەش بووە بە بەشێک لە فەرهەنگی کوردی و چەندین شاعیری تری کورد بۆ نمونە سالم و مەلای جەزیری و چەندینی تر ئاماژەیان بە نەورۆز کردووە. ئەحمەدی خانی زیاتر لە 300 ساڵ لەمەوبەر ئاماژە بە جەژنی نەورۆز دەکات لە مەموزیندا کاتێ دەڵێت دەورا فەلەکی ژبەختێ فەیروس دیسان کوونما ژنوڤە نوڕوز نەبنی لوێ عادەتێ مبارەک شەهری و سپاسیان بجارە. بەو جۆرە لە ناو لای ئەحمەدی خانی جەژنێکی گرنگ بووە و لە مەموزیندا ئاماژەی پێکردو. ئەمە لای شاعیری تریش ئاماژەی پێکراوە. لە ڕابردوو ئێستاشدا هەندێک خەڵک لە هەوڵی ئەوەدان کە بڵێن ئەم جەژنە حرامە و پەیوەندی بە کوردەوە نییە. خۆشبەختانە زانا موسڵمانە کوردەکانمان قسەی وردیان لەسەرەمە کردو. لای مەلای گەورەی کۆیە نەورۆز جەژنێکی زۆر گرنگ بووە و لە 21 ئازاری ساڵی 1938 لە وتارێکیدا بەڕوونی ئاماژە بەوە دەکات و دەڵێت ئەمڕۆ ڕۆژێکە پڕنور دنیا ماڵە ماڵە لە سرول ژاڵە دەدرەوشێتەوە لالە دەگەشێتەوە دار و درەخت دەپشکون بەر و سەمەر دەردەکەون فەلەک وەک خێوەتی زبر جەدی هەڵداوە زەمین کەوای ئەتلەسی سەبزی گوڵگوڵی لەبەرکرا ئافتابی عالەم درەخشانە خورشیدی خاوەری بە ئەشیعەی زەهەبی زەڕ ئەفشانە نێزی کە بڵێم ئەرز و سەما کەوتیتە ڕەقس و سەما ئەمجا چ باس و خواسە چ ئەسەرە چ خەبەرە بەڵێ ئەمڕۆ ڕۆژی مرادە ئەو نەورۆزی گەلە حەقە ڕۆژی زۆر مبارەکە ئەوەڵی بەهارە یەکی ئەتیدالی لەیل و نەهارە جەژنە جەژنی ئومەتە جەژنی مەحەبەت و ئولفەتە بەو شێوەیە مەلای کۆیە مەلای گەورەی کۆیە ئاماژە بە جەژنی نەورۆزەکە. لێرەدا ئەمە پەڕەی ڕۆژنامەیەکی سەردەمی سەدامە کە تێیدا پرسیار لەم پیاوە مەز نەکراوە مەلا عەبدولکەریمی مدەڕیس کە زانایەکی گەورەی کورد بوو سەبارەت نەورۆز ئەویش لە وەڵامدا ئەڵێ نەورۆز هیچ کێشێکی لەگەڵ ئاینا نییە و جەژنێکە لەگەڵ نوێبوونەوەی ژیانە و بەردەوام بووە و لە ڕابردووشە ئەم ئاهەنگە گێڕاوە و هیچ کێشێکی لەگەڵ ئاینا نییە. لە ڕابردوودا ئەم جەژنە لە ناو کووردا بە نوڕۆژ ناسراوە. بۆ نمونە لە ساڵی 60ەکانی سەدەی ڕابردوودا تۆماس بووە لە پەرتووکەکەیدا لەسەر کورد بە نوڕۆژ ناوی هێناوە و تۆماری کردووە. جگەلەوە ئەبوو مەجدی تەورێزی نزیکی 700 ساڵەوە بەر لە پەرتووکەکەیدا بە ناوی سەفینە تەبریز ئەویش بە نوڕۆژ ناوی دەهێنێت
کە ئەو کات زمانی زۆرینەی خەڵکی شاری تەورس زمانی کوردی بووە و هەروەکو لە سەرچاوەکە دەبینی. پوختەی قسە ئەمەیە، نەورۆز کۆنترین جەژنە لە مێژووی مرۆڤایەتیە، هۆکارەکەشی ڕوونە. ئەم جەژنە دەکەوێتە سەرەتای بەهارەوە. بەهاریش مانای نوێبوونەوەی ژیان و زیادبوونی بەرووبوومە. بۆ کۆمەڵگە سەرەتایەکان ئەمە سەردەمێکی پڕ شادی و خۆشی بووە، لەبەرەوە جەژنیان گێڕاوە. بەڵام لەگەڵ تێپەڕبوونی کات و سەردەمدا هەر نەتەوە و گروپێک هاتووە ئەفسانە و ئەجێندای خۆی تێکەڵی ئەم ڕۆژە گرنگە کردووە. ئەوەی سۆمەریەکان کردویانە ڕێک ئەمە بووە. سۆمەریەکان هاتوون ئەجێندای خۆیان لە ڕێگای ئەفسانەیەکی دێرینەوە تێکەڵی سەری ساڵ کردووە. ئەوان هاتوون ململانەی خۆیان لە ڕێگای دوو خوداوەند خستوەکە. خوداوەندی خۆیان کە نینورتا بووە لەگەڵ خوداوەندی گوتیەکان کە ئازاک هەژدیهای پیرۆز بووە. ئەم خوداوەندە لە جەنگدا بوون. لە کۆتاییدا نینورتا لە جەنگەکەدا کۆتایی بە ئاساک دەهێنێت. ئەمە جەنگێکی سیمبۆلی بووە لە نێوان دوو فەرهەنگدا، فەرهەنگی خەڵکی دەشت و خەڵکی چیە. لە کۆداییدا سۆمەریەکان کە خەڵکی دەشت بوون لەو جەنگەدا دەیبنەوە و فەرهەنگ و ڕوانگەی خۆیان زاڵ دەکەن. بەو شێوەیە سۆمەریەکان ئەجێدەی خۆیان تێکەڵی سەری ساڵ کردو. لە ڕاستیدا شاوێز کولیش هەمان شتی کردووە. ئەویش هاتووە ئەجێندایەکی کوردی تێکەڵی ئەفسانەی زوحا کردووە کە لە ئەفسانەکەدا کورد سوپای زوحاکی لەناو بردووە. بەو شێوەیە شاوێز کولی دەوێ بڵێ کورد نەتەوەیەکی ئازا و زاڵ بووە. و لە سەدەی بیستەمدا ئەوەی پیرەمێر کردی تەواوکردنی ئەو مێژوویە، دیسانەوە بەکارهێنانی جەژنێکی مێژووی گرنگ و تێکەڵکردنی ئەجێندەیەکی سیاسی کوردی لەو جەژنەدا. ئەمڕۆ لە جیهاندا چەندین نەتەوە ئەم جەژنە دەگەڕێت. ئەم جەژنە هەر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە تاوەکو ئاسیا چەندین نەتەوە خۆی بە خاوەنی دەزانێت. بەڵام هیچ نەتەوەیەک هێندەی کورد خاوەنی ئەم جەژنە نیە. لە ڕاستیدا فەرهەنگ و مێژووی کورد بە تەواوی تێکەڵی ئەم جەژنە بوو. لەبەرەوە لەو کاتەدا کە ئاهەنگ دەگێڕیت و ئاگر دەکەیتەوە دڵنیا بە کە پێش 10,000 ساڵ لەمەوبەر باو باپیران لە سەرم خاکە ئەم جەژنیان گێڕاوە. نوڕۆژت پیرۆز.